باشە ینی پرسیارەکە لێرە ئەوەیە خۆجارێ شەڕ لە ئەڵمانیا نزیک نەبووتەوە یان بۆنی شەڕیش تا ڕادەیەک لەو ناوە کەمە بۆچی ئەڵمانیا ئاوا کەوتۆتە خۆی و ئارۆسێدانێت و لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازیەوە دەوێت پەرە بە تواناکانی بدات و ئابوووریەکی زیاد کردووە بۆ بابەتی سەربازی ئەمە چی ئەڵمانیاوە کەوتۆتە خۆی ئەڵمانیا دوور نییە لە شەڕۆ نێزیکە تۆ ئەگەر سەیری هەرێمی کالینگرادی ڕووسی بکەیت باش کە کەوتووەتە بینی لیتوانیا و ئستۆنیا و پۆڵۆنیاوە لەسەر دەریای بەڵتیق یەک ڕێگایەکی هەیە مەمە ڕسواکی زۆر نێزیکە چەکی لێ فڕۆکەی لێ لەگەڵ ئەڵمانیا چەندێکە دوایەوە لە دەریاوە شەڕ دەست پێ کاتن موشەکە گاتە ئەڵمانیا ئەوە نییە بڵێ ئەڵمانیا دوور بێ لە شەڕنانە لە خێر دوور نییە زۆر نێزیکە لە شەڕەوە پێش ئەڵمانیا چیە پۆڵۆنیایە هەروەکو پێتانیانی شەڕە سەختەکە لە پۆڵۆنیا دەست پێ کاتن دێمە سەر پۆلۆنیا و توانای سەربازی پۆلۆنیا بەڵام ئەوەی کە مەسەلەن لە ئەڵمانیا و ئامادەکاریە کە باسیشمان کردووە جگە لە چەک لە ناوخۆی ئەڵمانیا چی ئامادەکاریە کراوە بۆم شەڕاناگەر ڕوبەڕوو بێتەوە ئەڵمانیا کەوتووەتە چەکڕین و دروستکردن تایبەتی مدەڕعی هەیە زیری پۆش بەڵام سووکە ئەوە نییە ینی بڵێ بکەوێتە شەڕەوە گۆڕانکاری بکاتن ئێستاکەوەش کەوتە تەژنیدکردن بۆ سەرباسی هەرچەنێ هەنێک کۆمەڵی گەنجوەوانەشنا ڕزایی خۆیانیان پێشاندا دەربارایەوە بەس بڕامەکە نازیەکان پێیان خۆشە بەڵام بەپێی تەمەەن لەبێ بچنە سەربازی تەمەنە بێ بچنە سەربازی مەشق بکەن و فێر ببن بێ بەرایکەمەوە 600,000 سەربازی هەبێتن ئەڵمانیا ئەمەش ئەم ئامادەکارن ناوخۆوەکە ناوخۆی کاتە بڵێ زۆر باشە لەبارەی ئەوەی کە وەکو پاسەوانێکی ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا کێ دەتوانێت و پاسەوانێت تێ بکات ئێستا باسەکە بەسەلەن هەر جەنابەت زۆر باسیەوەت کردووە کە فەڕەنسا زۆر بەهێزە لە نێوان فەڕەنسا و ئەڵمانیا کامیان دەتوانن ئەوەرکە ئێستا فەڕەنسا لەم کاتەیە فەڕەنسا ئەگەر ئێستا تۆ سەیری بکەی هەتاکو سەیری فڕۆکەیان بکەیت فڕۆکەی جەنگی لە ئەڵمانیا 6 دانەی هەیە فایتەر فەڕەنسا 170 هەیە بە کۆی فڕۆکەی سەربازیەوە ئەڵمانیا 580 فەڕەنسا 780 ینی فەرقەکە زۆرە بیتە سەر جۆری تانک مەخزوونی نییە بڕە 265 تانکی هەیە ئەڵمانیا ئامادەیە بۆ شەڕ فەڕەنسا بە تانکە کۆنەکانیەوە نێزیکەی 2800 تانکی هەیە فەڕەنسا وڵاتێکی ئۆتۆمیشە دەغە واسەشی هەیە چەکی هەرە دیاری ئەم دوو وڵاتە چین طبعا لە جۆری تانک ئەڵمانیا وەکو وتومە لیوباردی هەیە لیوباردی حوتەکەیەتی فەڕەنسا لۆکلێری هەیە لۆکلێر مۆدێلاتی گۆیە هەر بەناو یەکێکی فەڕەنسیەوە فیلیپ لۆکلێر ئەو تانکانەی هەیە گرانیشە نرخیدانی 10 ملیۆن دۆلارە ئەو تانکە جگەلەوە لە تۆپخانە زۆر پێشکەوتووە پێش ئەڵمانیا وانەیە جۆری تۆپی ذاتی الحرەکە یعنی بڵێن سیزار کە داوێتی بۆ ئۆکرانیا لە ئۆکرانیش تاقی کراوەتەوە تۆپێکی زۆر بەهێز و بەتوانایە ئەم چەکانەی کە هەیە ئێستاکە لە جۆری فڕۆکە تەبان فەڕەنسا تاکو ئێستا فڕۆکەیەکی جەنگی ئەمریکی نییە نەیکڕیوە نێ F-16 نێ F-18 بە هیچ جۆرە هەموو فڕۆکەکانی خۆیەتی میراج 2000 ڕافال میانیاتیما دەکاتە سەر چەکی خۆی و ڕافال فڕۆکەیەکی زۆر پێشکەوتووە ڕاست فۆر جێرەنڕیشن پلاستوینەوەی 4.5 بەڵام لەوە بەرزترە نێزیکە لە شەبەحیەوە یعنی نازانرێ دوای ئەم پەرسەندانەی ئەڵمانیا دەگا بەچی لە ئاستی سەربازیەوە بەڵام تاواکو ئێستا فەڕەنسا باڵا دەستە زۆر باشە لەبارەی بربلانەکانی نێوان ڕووسیا و ئەڵمانیاوە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە جەگی جیانی دووەمەوە چەند شەڕ لە نێوانم دوولایەنە ڕوویداوە دیارترینە و شەڕانەی کە لە نێوان ئەڵمانیا و رووسیا ڕوویدابێ خۆی ئەگەر باسی شەڕ بکەی زۆر ڕوویداوە لە بینیانە زۆر بەڵام ئەو شەڕانەی کە زۆر سەخت و باسەکرێتن و ئەخێندرێتەوە تاکو ئەم ڕۆژەیانی
ئەفسەرەکانە بێ بیخێننەوە شەڕی بەربەڕۆسە هێڕشکردنە سەر رووسیا کە هتلەر دەسی پێکرد دوای شەڕی بەربەرۆسە شەڕی ستالینگراد ئەو شاری کە ئێستا ناوی ڤۆلگەگرادە ناویان گۆڕی شەڕی ستالینگراد ئەو یعنی بەناوبانگە لە جیهانە جگەلەوە شەڕی کۆرسک شەڕی کۆرسکەوە لە ناوخاکی رووسیا بوو نەوەک لە ناوخاکی ئۆکرانیا ئەوە بڵین گەورەترین شەڕە لە جیهانە کە تانک ڕوو بە ڕووی یەکتری بووە تانکی تایگەر و پانزەری ئەڵمانی بەرامبەر بە T-34 رووسی ئەو شەڕە زۆر بەناوبانگەش توانای و کاتی هەردوو لە ڕووی تانک و فڕۆکە و سەربازەوە جیاوازیەکی زۆر لە نێوانیانە بوو جیاوازی هەبوو لە نێوانیانە بەڵێ ئەوەی ئەڵمان پێشکەوتوتر بوو بەهێزتر بوو بەتواناتر بوو باش زەرەری زۆر بە ڕووسەگەیان بەڵام ئەوەی ڕووس بڵێن خۆی دروستیەکە دەینابە ئەگەر بیستی بستابایە بیستی تریا هاتن بەڵام ئەڵمانیا دەدانی بستابایە فریان ناکەوت تانک بێتە پێشەوە هەر بەو کەمیەتە کەما بۆەوە شەڕی پێکرد بەڵام ڕووس بەردەوام پس ئەو کاتە یعنی ئەڵمانیا چۆکی بە هەموو دنیا دادا بوو چۆن بوو یعنی یەکێتی سۆڤێت توانی بەری پێ بگرێت لەو پێشڕەوانەی وە ڕوبەڕووی بێتەوە خۆی سۆڤێت بەناوبانگن ینی تۆ ئەگەر هەر بگەڕێتەوە واز لە هتلەر بگەڕێەوە بۆ ناپلیۆن بگەڕێەوە بۆ فیلیپ بۆ هەموو لە رووسیا دۆڕاون لە یەکێتی سۆڤێتە یەک جوغرافیای رووس سەیرە ئەو سەرمایی لەوێ هەیە ئەم سوپایانە ڕانە هاتوونەتە سەرەوە هێستاکە سەیری سیارەی رووسی بکە ئەڵێ هەموو یەک کوڵێنێک گەرمەکە بەڵام بڕۆ لە رووسیا بەکاری وێنە زۆر ئەتیادی و تەبیعی و سیارەیەکی باشە و لەناو کەشوهای وڵاتەکەی خۆیەوە وایە واتە تۆ وڵاتێەوە شێوازە بێ گرتنی زۆر زەحمەتە ناتوانانی خۆشیان قەوقازیەکان دڕن بۆ شەڕ ئەوە نییە ینی ڕووس بڵێ ئاوا بە ئاسان بێ نادەخێر شەڕکەرن